ئەگەری پێکدادانی پارتی و پەکەکە لە شنگال و مەترسیەکی نوێ پارتی دەتوانێت بە زەبری هێز بگەڕێتەوە شنگال؟ ئایا تەنها هێزەکانی نزیک لە پەکەکە ناڕازین لە گەڕانەوەی پارتی یان داواکاریەکە لە ئاستێکی فراوانترە؟ دوای ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوودا ڕێگری لە گەڕانەوەی هێزی پارتی و کردنەوەی بارەگاکانی لە شنگال کرا، پارتی پەکەکە و ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شنگالی تاوانبار کرد بەو ڕێگریە. لە بەرامبەردا ئەنجومەنەکە ڕایگەیاند ئەوان ڕێگریان نەکردووە، بەڵکو خەڵکی شنگال جارێکی تر ئەوانی قبوڵ نییە. بە گوێرەی زانیاریەکانیش ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شنگال و هێزەکانی نزیک لە پەکەکە ئەو توانایەیان نییە ئەو ڕێگریە گەورەیە بکەن، بەڵکو ئێزدیەکان با شێوەیەکی گشتی و حەشدی شەعبیش دژی گەڕانەوەی پارتین. هەرچەندە لە مانگی تشرینی یەکەمی 2020 حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارتی ڕێکەوتن لەسەر ئاساییکردنەوەی دۆخی شنگال، تاکە مەرجی پارتی وەک ئەنجومەنی خۆبەڕێوەبەری شنگال ئاماژەی پێکردووە، ئەوە بووە هێزەکانی نزیک لە پەکەکە لە شارەکە بکرێنە دەرەوە. پێشتریش ڤیان دەخیل و تەبێژی بارەکای بارزانی ڕایگەیاندبوو حەشدی شەعبی هێزێکی یاسایین ئاساییە لە شنگال بمێننەوە، بەڵام هێزەکانی پەکەکە نا. دوای ڕێگریەکانی گەڕانەوەی هێزەکانی لقی هەفتەی پارتی لە شنگال، لیژنەی باڵای هەڵبژاردی پارتی لە ڕاگەیەندراوێک ئاماژەی بۆوە کرد بەداخێکی زۆرەوە هێزێکی ناشەرعی و ناعێراقی بتوانێت بە ئاسانی ڕێگری لە ئاسایی بوونەوەی ژیانی دەڤەری شنگال و بانگەشەی کاندیدانمان بگرێت. پارتی دوای 16 ئۆکتۆبەر کە بۆ جاری دووەم ناوچەکەی بۆ حەشدی شەعبی چۆڵ کرد، ئێستا هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە بگەڕێتەوە ئەو قەزایە، بەڵام ڕێگری گەورەی میلی لەبەردەما. لە ماوەی ڕابردوو مەحما خەلیل لە ئیدارەی هەولێر کراوەتە قایمقامی شنگال، لە کاتی چوونی بۆ شنگال ڕێگری لێکرا لەلایەن بەشێک لە ئێزدیەکان، ئەو کاتیش پارتی پەکەکەی تۆمەتبار کرد. ڕێگری لە پارتی بۆ گەڕانەوەی بۆ شنگال وای کردووە ئەو حیزبە بانگەشەی کۆکردنەوەی هێز بکات، بەڵام هەر جوڵەیەکی سەربازی بۆ پارتی لە شنگال ئاسان نییە و ئەگەری زۆرە شکست بخوات، چونکە جگە لە هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی نزیک لە پەکەکە هێزی تری بیانیشی لێیە. هاوکات بۆ پارتی جێی لۆمەکردن دەبێت بە هەبوونی هێزی تری وەک حەشدی شەعبی و تورکیا لە ناوچەکە ئەو تەنها یەخەی دەرکردنی هێزەکانی نزیک لە پەکەکە بگرێت. چاودێران پێیان وایە پێویستە پارتی لەم کاتەدا گرژی تر دروست نەکات کە لە قازانجی تورکیا و دەسەڵاتی مرکزی عێراقی بێت. هاوکات هێزەکانی نزیک لە پەکەکە خۆیان لە هەر پێکدادانێک بپارێزن و نەبنە بەشێک و ڕێگری بکات لە گەڕانەوەی پارتی کە هێزی یەکەمی هەرێمی کوردستانە. سەرەڕای ئەو ڕاستیەش کە ئەوانەی ناڕازین لە گەڕانەوەی پارتی هەر پەکەکە نین، بەڵکو بووەتە داواکاریەک تا ڕادەیەک فراوانتر و پێویستە پارتی ورتر دیراسەی دۆخی شنگال بکات پێش بڕیاری گەڕانەوەی.